دەستەکانت خۆش بێ. ئافرین کاکە ئاری نەوزە سپاس بۆ تۆ دەست خۆش وەرە دانیشە بە هەندێک قسەش بکەین با لەوە دەست پێ بکەین یەکەم جار باشە خۆشەویستان تەوەرێکی تری بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دەرخستنی ئەزمون و بەهرەی چەند خوێندکارێکی بەهرەمەند کە بێگومان گرنگە ژینگەی خوێندنگە بە جۆرێک بێت منداڵی بەهرەمەند دروست بکات. ئێمە ئەمڕۆ باس لەو ژینگەیە دەکەین کە لە بواری هونەر لە بواری ڕۆشنبیری لە بواری نووسین خوێندنگەیەکی نمونەی بە سپاس و خوێندنگەی کورجنیەس دیارە چەند بەهرەمەندێکیانەوە بە پەنجەکانی دەستدارە هیکیان زۆرە بەڵام وڵە دین دەرفەتی ترە بێت بۆوانیش بڕخسێنینەوە خوێندکارانی ترکە لەنێو ئەم خوێندنگەیەدا و هەر خوێندنگەیەکیش دەیەوێت بەهرەمەندی منداڵەکانی بخاتە ڕوو ئەم پرۆگرامە دەرگای وڵایە. لەبەرەوەی کۆمەڵک خوێندکار و مامۆستای ئەم خوێندنگەیەمان لەلایە باسی ئەم ئەزمونە دەکەین زۆر زۆر بەخێر بێن مامۆستا بڕوا عەبدوڕەحمان کە بەڕێزان مامۆستای میوزیکن مامۆستا پەیامی ئیبراهیم کە بەڕێزان هەم چیرەنووسن و توێژەریشن لەنێو خوێندنگەی کورجنیاس خاتو یارە سۆران نووسەرن خۆشبەختانە کتێبی هەیە کە زۆر زۆر گرنگە کاکە ئاری نەوزاد بەو پەنجە جوانانەی ئەم هەرچە میوزیکەی بۆ ژەندین مایکەکە بگرە بەدەستەوە یەکەم پرسیار لە تۆکەم باشە دوای اینجا سان شوعیب ئەویش بەرهەممانەیە دواتر تۆش لەگەڵ تا پیانۆمان هەیە شوان ئەویش بە دەف ئافرین زۆر زۆر بەخێر بەخێر بێن سەر چاوان زۆر زۆر بەخێر بن ڕۆژێکی نوێتان باش. ئاری چۆنی؟ زۆر باشم. منیش باشم هەردووکمان ناومان ئاریە. بەڵێ. ئافرین. ئەو پارچە میوزیکەی ئێستا ژەنت هی چێ ئەیزانی چێە؟ بەڵێ هی مۆزاردە. هی مۆزارتە یای بێتهۆڤنە؟ هی ئەوە یەکەم جایی تێکەڵی کرد میکست کرد میکسێکی جوان. ئافرین. ئەزانی مۆزارت و بیتهۆڤن چێوایە؟ بەڵێ. ئەی خوێنن چێن ئەوان؟ مۆزارد گۆرانی بێژێکە و لە پیانۆ عەزفی کردە و ئیتر مێلۆدی چاکی کردە. مێلۆدی چاکی کرد و ئافرین دەست خۆش. دەستەکانە خۆش بێ. زۆر زۆر بەخێر بن. پارچەیەکی زۆر جوان بوو. ئێمە زۆر زۆر سەرسام بووین پێی ئافرین. زۆر بێتی بەردەوامیت بۆ خوازین. زۆر سپاس. بێنە لاتان مامۆستا بڕەبە هەر مادەم لە میوزیکەوە دەستمان پێکردو با لە تۆشەوە دەست پێ بکەین. بەهرە و خولەی منداڵ لە نێو خوێندنگە دروستەبیان پێش خوێندنگەش گرنگە. ئەمانە بە چەندێک فێر بوون. خۆی زۆر جار ئێمە کە مناڵەکانمانیان پێش ئەوەی بێن بۆ مەکتەب لە ڕۆژەکانەوە ئەگە بتوانن مامۆساکان ئەم بەهرە شارەوانیان بدۆزنەوە ئەمە زۆر زۆر گرنگە. بەڵام زۆربەی جار مەسەڵەن سەیر دەکەین ئێستا ئەرینێکێک پولەوانی کە لە پۆلی 4 و 5 من ئەم بەهرەیەن تیا دۆزیەوە بەردەوام لەگەڵ یابووم
پراکتیکم لەگەڵە کرد سوپاسی خێزانەکەشیەکەم کە بەردەوام هاوکارن یعنی لە ڕۆژانی پشوشە هەرەیان هێنەوە بۆ لای من پراکتیکیان لەگەڵەکەین پۆلیچانە کاکاری ئارین شەشە پۆلیش بەڵێ مامۆستا پێم بەخێر بێت خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمانی مامۆستا پێم ژینگەی ناو خوێندنگە بەتایبەتر ئەو مامۆستایانەی کە بەردەوام لەگەڵ خوێندکارەکانە بەریەکەکەون تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەگەر ئەو خوێندکارە بەهرەیەکی چابوو و توانایەکی هەبوو لە بوارێکی جیاوازە مامۆستاکە درکی پێکرد زیاتر لەگەڵی هەڵسوکەوتی باشتر بکە زیاتر لەگەڵی مامەڵە بکاتەوەکو ئەو بەهرەوتوانایی کە هەیەی گەورەی بکە لە خوێندکارەکە. سپاسی تەلەڤیزیۆنی کورتساتی عەزیزەکەم بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بێت کە هەمیشە بەهرەوتوانەکان بەسەرەکەنەوە دەستان خۆش بێت. ژینگەی قوتابخانە زۆر گرنگە. یەکەم شوێن بیرمان نەچێت کە گومانی تیانی خێزانە کە خێزان ئەبێت لەوێ قوتابخانەی و پاڵپشتێکی تەواوی مناڵە لەوێەوە کە بتوانێت دەرکی ئەوە بکە کە ئەم مناڵی توانایەکی هەیە و ئەگەر ئەم خێزانە ئەمە بەیان بکات بۆ قوتابخانەکەی بۆ ناوەندە پەروەردەیەکەی ئەگەر باخچەی مناڵانە ئەگەر قوتابخانەیە ئەوە کار ئاسانیەکی زۆر باشەکە بۆ ناو قوتابخانە. ئەگەر خێزان بە تایبەتی لە ئێستاە کە خێزانەکان زۆر سەرقاڵن هەم دایک هەم باوەک ئەم دەرفەتەی نەبوو یان ئەو سەلیقەی نەبوو بتوانێت توانای و بەهرەی و لێ هاتووی مناڵەکەی بدۆزێتەوە ئەرکی قورس و ئەرکی گەورە ئەکەوێتە سەر ناوەندە پەروەردەیەکەی ئەگەر باخچەی ساوایانە ئەگەر قوتابخانەیە. ئێمە بیرمان نەچێکە لە باخچەی ساوایان و لە تا حەدێکیش لە بنەڕەتیە گرنگی ئەدرێ بە بەهرە و توانای مناڵەکان ئەمە حەزی لە میوزیکە ئەمە ئەنووسێ ئەمە حەزی لە چیرۆکە ئەوە ئەمانە دەرئەکەوێ بەڵام بەداخەوە لە بەگشتی بڵین قوتابخانەکان کە ئەگاتە قۆناغی بنەڕەتی و کۆتایی بنەڕەتی و ئامادەی و ناوەندی ئەمە تیا کاڵە بێتەوە یعنی ئەمە ئەم گەشێ نابەنە پێش بەڵام هەبێ بەردەوامی هەبێ خۆشبەختانە لە کۆمەڵگەی پەروەردەیی کورجنێز ئێمە بۆ خۆمان ئەو مناڵانەی هەرکە لە باخچی ساوایانەوە دێنە ئەوە درکمان کرد بە توانە و بەهرەکانیان بەردەوامی پێ ئەدەین و ژینگەی قوتابخانە ژینگەکەی ئەبێ ژینگەیەکی ئەوەنە لەبار بێ بتوانێ توانای ئەم مناڵە بەردەوامی پێ بدا ژینگەکەی چۆن لەبار بێت لەوەی کە مامۆستای باش لەوێ بۆ نمونە مامۆستای میوزیکە مامۆستاکانی ترن دەستی ئەم قوتابیە بگرن هانی بدەن تواناکەی بەرنەپێش تواناکەی بدۆزنەوە وزائیدەن قوتابخانە شوێنی ئەوە بێ بۆ نمونە پێداویستیەکانی جێگای بۆی دابینکەن بۆ ئەوەی ئەم قوتابیە لەگەڵ مناڵی کە دەرکی من بەهرەی کراوە بەهرەکەی نەبووکێتەوە و ئەمە لەوێەوە هانی خێزانیش ئەدات کاتێککە خێزانەکە ئەبینێ ئەم قوتابخانەیە کە بەهرە و توانای مناڵەکانیان ئەبێنە پێش و ئەدۆزنەوە اینجا لێەوە سەپۆرتی خێزان جارێکی تر دەست پێکات. زۆر باشە قسەی ترمانە بێ بە بچینە لای خاتو یارە سۆران نووسەرە ئەماکەکە بگرە بە دەستەوە خاتو یارە لە بواری چییە نووسی چ بوارێک باشە لانی دەرونی کتێبی خۆش تێوانە ئەمە کتێبەکەی خۆتە ئابا پیشانی کامێرەکەی بن بە بەرجی کتێبەکەت ببینین ناوی کتێبەکە چییە؟ باشە یان چی بە کوردی؟ یعنی وازمێنە کە شتەکان قورسە بن لەسەرە لە ڕووی دەرونیەوە ڕێنمایی ئەکەوانە ئەم زانیارانە چین بۆ منە سە من ئەگەر هەندێش لەسەرم قورسە تۆ چۆن ڕێنمایی مەکەی من خۆی هەنێشت هەیە کە لایانی بڵین کۆنێک کراوە بە مێشکەوە بە هێڵتەوە خۆ هەتاوەکو ئەتوانی ئەبێت کۆنتترۆلی خۆ بکەی هەنێ جار من هاتووم لێرە پێت ئەڵێم کە ئەتوانی بیکەی چونکە هەنێک کەس هەیە زۆر بڵین لێت ئەگرن ئەڵێن ناتوانانی بیکەی تۆ ناتوانانی قەت ببی بە هیچ ناتوانانی ئەوە بکەی واو لەکەن کە خۆشە وا هەستێکی کە ناتوانانی بیکەی بەسوانیە ئەگەر خۆش شتێکویست ئەتوانی بیکەی هیچ شتێ ئیمپاسبڵ نییە تاوکو بیکەی. باشە هۆکاری چی بووکە حەز کرد زۆرتر لە ئەو بوارەیە بنووسی کە پەیوەندی بەلایانی دەرونیەوە هەیە یعنی چی پاڵنەر بوو بۆ تۆکەوا لە تۆکە خۆی ئەگەر سێرکەی بە تایبەتی لە کوردستانە بڵین زۆر یعنی بڵین فۆکس ناخەنە سەر ئەوە لەبەر ئەوەی ئەڵەن جارێ مناڵە مراحقە دوای گەورە ئەبێ
بەس خۆی ئەبێ ینی یەکێک هەبێ دەستیان بگرێ پێیان بڵێ ئەمە ئاوامە ئاگرم ڕێگایە خراپەم ڕێگایە باشە بەم ڕێگایە بڕۆ بەس لێرە زۆر حسابی بۆ ناکرێن منیش ئەمەوێ چونکە هەنێک کەس هەست بە تەنایی ئەەکەن ئەمەوێ پێیان بڵم کە ئێوە تەنیانین ئێمەش لە هەستیەوە تێئگەین ئایدیەکان چۆن لە چۆوە دێن پێ بۆیان ئەخوێنیتەوە یان کتێبی تر زۆر خوێندوتەوە لە بواری دەرونی دواترە توێ لە نێو ئەم کتێبەدا ڕنگ بداتەوە و بە ئێمەی بڵی ئەم وەڵامم دوایی بەرەوە باشە هاپچینە لای کاکەسان چۆنی مایکەکە بگرە سان شوعیبوانە بەخێر بیت وەلی چەنی وەلی سێ لە چیە زۆر زیرەکی پیانۆ وڵا لە هەمووی زیرەکە نەڵێ لە دەرسێک وڵا لە هەمووی زیرەکەم وایە لە پیانۆش زۆر زیرەکی وایە چیت بۆ ئامادە کردوین ئەمڕۆ ئەوشتا مۆزقا مۆزار ئەی مۆزار نە بیتۆڤن بێتۆڤن شتێکی کەشمان گوێ لێ بوو بێ لە چاوانە چاوەشە زانیا بەڵێ دراماکە و بینیوە ها ئەو درامای خۆ نەبینیوە نەبینم باشتر کە نەبینیوە ئیدەیبیکی مناڵ نییە و درامە باشە دەبا با بچین جۆمان لە پارچە موزیکی بە مایکەکە بەرە دەست کاکەشا با جۆمان لە پارچە موزیکێک بێ فۆرە لێز باشە سان هەربەژی کاکەسان بابینە لای کاکە شا ناوێکی خۆشە ها وایە شا چەندێکا خەریکی دەفی بۆ حەزل لە دەف بوو سەرەتا من کە مناو بم 4 ساڵ بم لە سەهۆڵەکە ڕەفیقێکی باوکم دەفێکی پچکۆلەی بۆ کردم لەو کاتەوە ئەو بەهرێن تیادا دەرکەوتووە ژیت باش یعنی هەر یەکەم جار بە دەف دەستی پێ کردووە باشە یعنی لە 4 ساڵیەوە دەف ئەژەنی بەڵ ئێستا بۆ ماوەی چەندێکە دەفە بچووکەکە واز لێنەوە دەفێکی گەورە پێەیە وەڵام من 4 دەفم هەیە بەس زیاتر ئەو دەفە سپێم بەکارێنم باش منافەسەی چیەکی وەرە پێم بڵێ بینی خۆمان بێ لای کەس نایڵندی حەزێکی منافەسەی چیە بکەی لە دەفژەنینە وەکو چیە بیت مستەر هۆگر مستەر هۆگر هۆگر ئەو زۆر باشە لە دەفاوایە دە باشە منافەسەی کە ڕۆژە بەیەکۆ دانیشن باشە با بچین چۆمان لە پارچەیەکی تۆش بێ مایکەکە بەرەدەست ئەوانەوە
خۆش بێ هەر لە شوێنی خۆ بمێنەرەوە باشە دواتری نەلات مامەسا بەڵێ بەڵێ خۆی سەرەتا خۆی بە سەماعی فێر بوو ئێستا وەکو قوتابخانەی کورجینیەس چەمبەر ئۆرکسترایەکمان داناوە باشە ئۆرکسترایەکی بچووکە وەکو وڵاتانی گەسەی وڵاتانی پێشکەوتوو بکەین هەمویان ئۆرکسترایەکیان هەیە ئەین تقریبا لەو فۆرمە هاتوونە دەرە هەر سرود و گۆرانی و سرود و گۆرانی کە لە زۆربەی قوتابخانەکانە ئەمە خوێندرێ ئێستا ئیشەڵا دەرفەتێکی تر هەبوو لەگەڵ چەمبەر ئۆرکستراکە من ڕۆژانە ئیقاعەکانی پێڵم شێوازی ئیقاعەکان چکە پێشتر شێوازی ڕیتمەکانی نەئازانی ئێستا ڕۆژانە شێوازی ڕیتمەکانی پێڵین ئیشەڵا ئەماوەیە لە قوتابخانەکەی کوژینیەس لەگەڵ ئۆرکسترا ئیشیش زۆر جوانمان بۆ ئەوە کردو لەگەڵ کەمانات و پیانۆکان بەشداریەکە دەڵێنمان پێ بەناو ئۆرکسترا بێتەنێ ستودیۆ ڕۆژێکی لێرەش چەند بەرەمێکمان پێشەشکە ئامادە بووین وڵا ئەمڕۆ بەس دیار و تۆزە بە پەلە هاتی بۆ دەفەتی ئینشەڵڵا مامۆستا بڕوا بگومان دنیای مناڵ دنیایەکی تایبەتە ڕاست پێویستەکە چۆن چۆنی لەگەڵ ئەم مناڵە بەهرەمەندانەیە مامەڵە بکرێ بەتر لە کاتێکا ڕەنگە پارچەیەکی میوزیک چەند جارێک پێویستی بە دووبارەکردنەوە هەبێ هەتاوەکو ئەم دەستە بچووکانیان ڕایەت لەسەر ئەو ئامریکە ئەیژەنن پێویستەکە چۆن چۆنی مامەڵیان ئێمە سەرەتا کۆنتاکت لەگەڵ دایک و باوکانیان نەکەین سەرەتا پێش نۆتەی شن و ئەمانە کە بیانوێ پارچە میوزیکەکانیان بۆ ئەنێری ئەڵین تەنها جارێ بەس گوێ بگرە دواتر نۆتەکانیان پێڵێ باشە بۆ شێوازە اینجا کە چەند جارێک گوێی لێگرت و ئەمانە دواتر وردە و مناڵە هەم لە ڕووی گوێچکەوە مشکلەی نامێنێت لە نۆتەکانە هەم لە ڕووی گوێگرتنەوە ئێستاگەر بین سید بکەین ئەم میلۆدانی کەسان و ئەمان ئەسفیان کرد ئەمانە ببێ نۆتەش هاتن جارێ بە سەماعی لیانیەوە ئیتر بە نۆتەکەشە باشتریش بەڵام ئەوە گوێیان لێگرتووە بەردەوام لەبەریان کردووە لە کاتێکا کە پارچەیەک بۆ نمونە چەند جارێک هەڵی تیا بکەن پێویستەکە چۆن چۆنی لەگەڵ یان دووبارەی بکەیتەوە بۆی کە هەم ئەو بێتاقەت نەبێت دڵگران نەبێت لەوەی بڵێ من سێر نابم و هەم تۆش بێزاری پێتەوە دیار نەبێت پێویستە کار و کاتە چۆن زۆر جار مەسەلەن میلۆدیەک هەیە کە مناڵەکە تەواوی بێتاقەت دەبێت لە هەنێ باڕی نۆتەکانە یەکسەر وازی لێ ئێهێنی ماوەیەک وازی لێ ئێهێنی ئەیخینە سەر میلۆدیەکی تر باشە دوای ئەوە ئەیخینەوە سەر میلۆدیەکەی سەرەتا بۆی ئەم مناڵە بێتاقەت نەبێت زۆر جار هەیە مناڵ ئەکشێتەوە کە زۆر شوێن هەیە قورسە ئەگەر بۆ مەسەلەن سەیری ئەرین بکەین ئەم کۆردانە سەرەتا تۆزە دەست و پەنجەی بچووکە بۆ کۆردەکانی پیانۆ بەردەوام سەرەتا زۆر عزەیتی و پێگەی پەنجەکانی دەستەکانی خڕن مامەسا پێیان دایک و باوک چەند گرنگن بیرکردنەوەی ئەو ئاڕاسی بیرکردنەوەیان بگۆڕن کە منداڵ هەموو بەشێ گرنگە بۆ ژیان بەڵام بەداخەوە لە کوردستان ێستا چەند بەشێک شەڕی لەسەر ئەستەکەی شەڕێکی جەنگێکی دەرونی لەگەڵ منداڵەکەی ئاکات تۆ دەبێت ئەم بەشە بهێنی بەسیریە داهاتوی تۆ لەسەر ئەمەیە چەند گرنگە لە ئێستا ئەم بەهرە جوانانەیە منداڵانە پەرە پێ بدرێ ئەمانە بیتۆڤن و مۆزارتی داهاتوو بن لە بوارەکانە لە بواری سایکۆلۆژی ئەمانە چوزانمدان وەکو کۆمەڵێک نووسری دیاری جیهانی بن بە دڵنیاییەوە پرسیارێکی تەواو جەوهەریە یعنی کۆمەلگای ئێمە ئیتر ئەبێ ئەو قۆناغە تێپەڕێنێ دکتۆر مهندس دکتۆر ڕێزم بۆ ئەم پیشانە ئێمە لە ئێستاە ئەگەر دیقەت بین کێشەی کەمی دکتۆر و مهندسمان نییە ئەوەندەی کە کێشەی کواڵێتی ئەو ئیشانەمان هەیە یعنی بەجددی کە ئەمە بۆ خۆی لەوانەیە بوارێکی تر بێ ئیتر ئێبابێ ئەوە تێپەڕێنین کە مناڵەکانمان ئەو زەخت و زۆر و سترێسیان لێ بکەین لە کاتێک کاکە لە پۆلی 12 دەرەجەیەک نانێ بەخواستی دایک و باوکی کە چەندین حاڵەتی ناخۆشی لێکەوێتەوانێ بەداخەوە ئێمە ئەبێت ئەم بەهرە و توانە جوانانە گرنگی پێ بدەین خۆ ئەگەر نانپەیاکردن بەس لە ئەو پیشانەیە بێ پیشەکانی تر ئەگەر بۆ خۆی گرنگی پێ بدەی لەوانەیە لە ڕووی داهاتەوە ئەگەر ئەم توانایە بێ زۆر بیباتە پێش هیوادارم کە دایکان و باوکان و پەروەردەکارانی ئێمە قوتابخانەکانی ئێمە ئیتر ئەم قۆناغە تێپەڕێنن ئیش لەسەر بەهرە و تواناکانی مناڵ بکەن ئیش لەسەر بەهرە و تواناکانی خوێندکاران بکەین یعنی کۆمەلگا دابەش نابێ بە تەنها لە پزیشک و لە ئەندازیار و لە ئەوانی تر کۆمەلگا پێویستی بە سەرجەم پیشەکانە پێویستی بە نووسری باش و ئەکادمیستی باشە پێویستی بە هونەرمەندی باشە ئێمە بۆ ئەبێ مناڵەکانمان هەر بچێت شەهادەیەکی بەرز بە دڵی دایک و باوکی بێنێت لەولاوە بچێت بە نە ئەکادیمی ئەو خواست و بەهرەی خۆی پەرە پێ بدە بەڕاستی زۆر زۆر گرنگە یعنی ئێمە ئێستا بۆ خۆمان لە کۆمەلگەکەی خۆمان و من بۆ خۆم ئەوەندەی کە بتوانم لە هەر جێگایکە
کە دەستم ڕاگەیشتێ بێ بەو بەهرە و توانایانە تەرجیعی دایک و باوکانم کردووە کە ئەمە بەهرە و تواناکەی لێرەیە ئیتر تۆ بۆ دی بە زۆر کۆپی ئەەکەی بۆ شتێکی تر ئەمە زۆر گرنگە هیوادارم ئەم بیرۆکەیە بگۆڕدرێ ئیش لەسەر توانە و بەهرە و دێهاتوویەکان باهیوای خاات یارە دێمە لای تەوە پرسیارەکەم ئەم ئایدیەکان لە چۆ دێن ئەتەوێت بۆ نمونە ئەمانە شتی ترت خوێندوێتەوە وەکو توێژینەوەیە کە خسووتە سەر و بەسێرچەکە یان ئایدیای خۆتن خۆت پێیگەیشتووی دەتەوێت گەنجانی تر وەکو چۆنەڵی ئامۆژگاری بکەیت پێش ئەوە یەک شتمە بڵێم من خۆم یەکێک بووم کە مرۆڤ ئەتوانێت شتەکانی هەستەکانی بشارێتەوە ئاسانیشە ناتوانانی زۆر لی تێبگەیانی کە سێری ئەەکەی نازانی چی لە مێشکی ڕوئەیە من دایمەن هەوڵم ئەیە لێ ئەوەی بەرامبەرم تێبگەم زانم بۆچی وە ئەکا چیەتی بۆیە ئەهاتم سرچی زۆرم کرد کتێبی زۆرم خوێندۆتەوە لەسەری فلیم موڤی یوتیوب ئەوانە هەمووی زۆر یارمەتیانە بۆ ئەوەی کە لە خەڵک تێبگەم بادی لانگوێج ئەوە ینی هەمووی کۆڵێک کرد ئیتر دوایی بیرۆکێکم بۆ هاوتم ئەوانە چەند یارمەتیانەوەم خەڵکیش یارمەتیان ئەوێ با منیش یارمەتیەکی ئەوان بم کتێبەکەم باشە پەیوەندیت لەگەڵ مامۆستا پێیان چۆنە یعنی کاتێککە بیرۆکەکان لە لای تۆ دروستە بێت چۆنی لەگەڵ مامۆستاکەی خۆت باسیەکەی چۆنی لەسەری مناقەشە ئەگەن مامۆستا پێیان یەکێک بوولەوانی کە زۆر یارمەتیام زۆر یارمەتیام کە لەسەر ترسەکەم زاڵ بم بتوانم ینی بە خەڵک بڵم ئەوەی کە لە دڵمایە لە مێشکمایە مەکتەبەکەش مامۆستاکان ڕەفیقەکانم زۆر یارمەتیانە ماڵەوە بە تایبەتی بابچینە لای کاکاری چیترت ئامادەیە گۆرانیەک خۆم نووسیمە ئەتوانم بۆتان لێدەم گۆرانەکە شەڵی بەڵێ لەگەڵ گۆرانەکە شەڵی بەڵێ من مایکەکە بۆ گرم لێ بەڵێ بەڵام هەر لە پیانۆکە لێدەم ینی دەنی تێنیە گۆرەی ناڵی دیکە ماوە پارچەی ترت ماوە بێک پارچەی کەشمان پێشکەشکە يلا فن توانين پارچەیەکی تریش فەرموو
ڕۆژی کاکە عالی دەستەکانت خۆش بێ. سپاس بۆ تۆ ئێمە پیانۆژنێکمان هەیە لێرە بینێبینەوە بۆ ماڵەوەم دێنوان نیە کاکە عالی زۆر دەستەکانت خۆش بێ. باە قسە لەگەڵ کاکەسان سانا بکەین سان هاوڕێتریت هەیە بەڵێ کام هاوڕێ زۆر خۆشەیە وەڵا هاوڕەیەکە ناوی ئارایە ئەی ژۆکو تۆ لە میزوو کوشتە زانیە کەمێکە یێدەیە کامێکی زان حەزی لە دنیای میوزیک نییە؟ ئەی حەز ناکە بە بۆنەوەی تۆ بێتە دنیاکەی تۆ ئەویش؟ زۆربەی هاوڕەکانی لەگەڵ خۆی هێنێ بە بۆنەی سانەوە حەزیان لێیە بەردەوام سەدای باشی پێوە دیمە پێوەکەن تۆش کات فێریان کە لەگەڵ مامۆستا باشە هەربژی با کاتەکە حەزەکەم زۆر مامۆستا ببوورن ئەمێ بەهرەکانی منداڵەکان زیاتر نازناوێکە لێ بەخشین تۆ شای دەف وایە نازناوێکی جوان شای گاریژە بێ بە پارچە دەفێکی ئەم بە سوپاس و زۆر سوپاس بۆەوە سەرەکی هەبوو زۆر کە ئێمە بەردەوام دەختی لە سەرەکەینەوە کە ئەوەیە پەروەردی گوێچکەیە لە قوتابخانەکان چۆن بتوانێت مناڵەکان پەروەردی گوێچکیان بکەین لە ڕووی ئەوەی میوزیکی و گۆرانی زانستی لێ بکەنەوە جیا بکەنەوە لەگەڵ موزیکی و گۆرانی تر کە بەڕاستی موزیک ژۆ کۆمو زانستەکانی تر کۆمەڵک یاسا و ڕێسای خۆی هەیە بۆیە زۆربەی جار مەسەرەن مناڵەکان ئێمە ڕێنماییمان بۆ دایک و باوکانیش ئەوەیە کە ئەڵێن هەنێشت هەیە لای مناڵەکان گوێی لێ مەگرن بۆیە ئێمە زیاتر زۆر جەخلەوە ئەەکەینەوە کە چۆن پەروەردی گوێچکیان بکەین زانم موزیکی زانستی و نازانستی لێ بکەنەوە دەست و چاوتان خۆش زۆر بەخێر بێن سەرفەتەکەمان ئەوەنە بەڵام زیاتر حەزمان کرد بە هەرای ئەم چاوگەشانە بخەینە ڕوو دووبارە سپاس بتان بەرنامەی ترمانە بێ لەگەڵتان بۆ چاوگەشانەی تریش ئینشەڵا بەرفەتیانە بێ ئەو ناستاوی ترەوە من لێمان بەخشی تاوە بە دوایین بەرهەمی کاکە شا کۆتایی بەم بەڕگەیە هێنین و سپاس جارێکتر بۆیەوە فەرموو دەستەکانە خۆش بێ. خۆش دەست خۆش دووبارە سپاس بە ئامادەبوونتان جارێکی تر یەکە بە یەکەتان یارە پێشکەشی ئێوەی کردو زۆر سپاس دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس وادارەوە شوێنەری ئەم کتێبە جوانەی خاتووی عرابن لەو کتێبخانەکاندا کتێبێکی گرنگە لە ڕووی دەرونی و دووبارە سپاس بۆ خۆش بێ سپاس بۆ ئێوە.